سڵاو بینەرانی عزیز لە هەرکوێیەکان خۆشحاڵین کە جارێکی تر لە بەرنامەیەکی نوێ لە چوارچەوەی هەڵمەتی 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی خێزان و ژنان بەیەکەگەینەوە. ئەم بەرنامەیەمان تایبەتمەندیەکەی لەوایە کە جۆرێک لە توندوتیژی باسەکەین و ڕێگە چارەکانی ئەخێنە ڕوو و ئەو جۆرە لە توندوتیژی زۆر جار لە ژمارەکانی توندوتیژیا باس ناکرێت یاخود ئاماژەی پێنادرێت لە بەرەوەی دەرهاویشتەیەک یاخود نیشانەیەکی دیاری نییە، بەڵام جۆرێکی تر لە توندوتیژی کە بەرۆکی بەشێک لەو تاکاناگرێتەوە کە لە بواری سیاسیا بە تایبەتی کارەکەن. بۆ ئەمە بەستە ئەمڕۆ میوانداری بەڕێز شلێرخان شلێر شەهید غەفور ژاژڵەیی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردەوە. خێربێ شلێرخان، خێربێ سەرسەر و سەرچاو. بەڕێز کاک عەدنان کۆچەر ئەندامی مەکتەبی پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە. بەخێربێ کاک عەدنان، بەخێربێن سەرچاو. شلێرخان سەرەتا پرسیارەکەم ئەوەیە ئایا لە هەرێمی کوردستانە ئەوەندەی کە جەنابەتان لە بواری سیاسیاوە ئەزمونێکی قوڵتان هەیە لە مەسلەی ململانە سیاسیەکان و کێبەرکێ سیاسیەکان، ئایا ئەو ململانی کە لە هەرێمی کوردستانە هەیە بە تایبەتی لە نێوان حیزبەکان ئەتوانین بڵێن ململانەیە یان ئەتوانین بڵێن کێبەرکێ؟ واتە ئایا ململانەیە تا ڕادەی شکاندنی یەکتر یاخود کێبەرکێیە بۆ ئەوەی کە زۆرترین دەنگ یاخود زۆرترین دەستکەوت بێ؟ سەرەتا دەستخۆشتان لێ یەکەم بۆ دروستکردنی ئەم بەرنامە ئەم تەوارانە بەڕاستی وەکو ئاماژەت پێە بوارێکی زۆر گرنگە. چۆن ئەڵێ ئەتوانی بڵێ ئەمە لەوانێ بڵێن توندوتیژێکی شاراوەیە، ئاشکرا نییە، شتێک نییە کە ئاماژەی پێ بدرێت، شتێک نییە کەس باسی بکە، شتێک نییە ئاسەوارێکی زۆر ئاشکرای هەبێت تا خەڵکان هەستی پێ بکەن و بە زەقی ببێنن. ئەگەر ئێمە بینە سەر هەرێمی کوردستان بەڕاستی ئەتوانین بڵین ئەم لایەنە توندوتیژە ناتوانین بڵین نییە و ناشتوانین بڵین زۆرە. لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان هەتاوەکو ئەمڕۆی لەسەر بێ لە ڕووی ئاستی سیاسی بۆ ژنە سیاسەتمەدارەکان هیچ حاڵەتێکی وا تۆمار نەکراوە کە جێگەی ئەوە بێت بڵێ ئاماژەی پێ بدەی بڵێ ئەمە توندوتیژی سیاسیە کراوە بە بەرامبەر بە کادرێکی حیزبی، بەرامبەر بە ژنێکی سیاسی کە لە بوارێک لە بوارەکانی سیاسەتدا حکومڕانی ئەکا. شتێکی وازەق نەکراوە، ڕێز و احترام و حسابۆکردن لە کای سیاسیدا هەیە بۆ ژن. ئێمە ئەتوانین بڵین ئەوەی کە بە دیوێکی زۆر شاراوەدا، بە دیوێکی زۆر شاراوای ئەگەر ئێمە نایی لەبرین توندوتیژی بەرامبەر بە ژنانی سیاسی هەیە، ئەوەیە کە هەوڵێک نییە بۆ بەرەو پێشبردنیان پێچەوانەوە لەوانەیە هەوڵێکی وا هەبێ بۆ ڕێگری دروستکردن لە بەردەم ژنان کە ئەمەش خۆی ئەکری ئاماژەی پێ بدرێت کە جۆرێکە لە جۆرەکانی توندوتیژی ئەگەر دەرفەت هەبوو بە تەفسیل باسی بکەین. بەڵێ شلێرخان، ئەگەر بۆ کەمێک دواتر بگەڕێنەوە لە مێژوویە ژنانی ئێمە هەم لە شانەی چەکداریاوە هەم لە شانەی ڕخستنە نهێنیەکانە و هەم لە خەباتی شاخا بەشداریان کردووە، بەڵام گلەیەک هەیە لەوەی کە جۆرێک لە ئەژمار نەکردن هەیە بۆ خەباتی سیاسی ئەوان. لەمڕۆ جەنابتان ئەڵەن چی؟ بەڵێ ئەمەی کە من باسم کرد لە ناوخۆی ململانی کە تو ئاماژەت بە شتێک کرد وتن ململانی سیاسی. بەڕاستی ئەگینە لە ململانی سیاسی نەو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستاندا شتێکی دژایەتێکی ئاشکراکردن نییە بۆ ژنان، یاخود ئەوەی کە پێی بوترێت توندوتیژی بەرامبەر بە ژنان شتێکی وە بە ئاشکرا نییە. تەنها بەم شێوە شاراوەیە هەیە کە ڕێگریکردن هەیە، یاخود ڕێگریکردنی شاراوە بۆی کە زۆر ئەژمار لەسەر ژن ناکرێ بۆ شێوی ئەژمار لەسەر پیاوان ئەکرێ. ڕاو بۆ چوونەکانی ژنان بەو ئەندازەی کە هی پیا وەرئەگیرێ بەو ئەندازەی بۆ ژنان وەرناگیرێ. ئەوەندە حساب لەسەر پێشنیارەکانیان لەسەر ڕابۆچوونەکانیان ناکرێ. بەڵام ئەگەر ئێمە بڵین بە دیوەکەی ترا بەدەر لە ململانەی ناو خۆمان ناو حیزبە سیاسیەکان وکو کێبڕکێی سیاسی بەدەرلەوە ژنانی کورد ڕوبەڕووی زۆر توندوتیژی بوونەتەوە لە زۆر بوارە. یعنی ئەگەر تۆ باسی ئەوەکەی لە کاتی سەردەمی شاخە ژنان ڕوبەڕووی زۆر توندوتیژی بوونەتەوە لە هەموو جۆرەکانی توندوتیژی و لەگەڵیشیانە توندوتیژی سیاسی. زۆرترین هەڕەشە لەسەر ژیانی ئەو ژنانە بۆ کە
پێشمەرگە و ڕێخستنەکان نەیانتوانی ئەو ئیشانە بکەن کە ژنە لە ناو شارا کردویانە هێنان و بردننی نامە هێنان و بردننی چەک و تەقەمەنی دەمانچەی شاراوە و کۆمەڵشتی شاراوە بەیان نامەکان ڕاگەیانراوەکان ئەمانە هەمووی لەسەر دەستی ڕێخستنەکان و ژنانی ناوشار دێمەلاتەوە لەسەر مەسلەی ڕێخستنە نهێنیەکان چونکە ئەوە تایبەتمەندێکی خۆی هەیە بە تایبەتی لە خەباتی ڕابردووی یەکێتی نیشتیمانی کوردستاندا. کاک عەدنان دێمە لای بەڕێستان ئەوەی کە ڕوئەیە بەر لە هەڵبژاردنەکان ئایا کێبڕکێی سیاسیە یاخود ململانەی سیاسیە و ئایا پیاوەکان دەست پێش خەرە بن بۆ ئەوەی کە ئازار یاخود جۆرێک لە شکاندنی نەیارەکانیان بکەن؟ سەرەتا سپاسان دەکەم پێم وایە لەوەتەی مرۆڤایەتی بوونی هەیە ململانەکان هەردەم هەبووە بە شێوەی جیاجیادا بەتایبەت لە کاتی ئەوەی کە حیزب و ئایدۆلۆژیا هاتووەتە مەیان کۆمەڵێک لە ململانەی جیاواز هەبووە لە بینی ئەوەی ئایا ئەم ململانەیە لەسەر ئەساسی تەبەقیە لەسەر ئەساسی ئایدۆلۆژیایەکی محەددە یان لەسەر ئەساسی بڵین داگیرکاریە یاخود هەر لە شێوەیەکی ترە. لە هەڵبژاردنەکانی هەموو وڵاتێک شێوازی خۆی هەیە بۆ نمونە لە هەڵبژاردنانەی ڕابردوو کە بینیمانە لە وڵاتە ئەوروپیەکانیش هەندێک جار شێوەیەک لە ڕکابەری هەبووە هەندێک جار شێوەیەک لە ململانەی هەبووە ململانەکان لە ئایدۆلۆژیەتی ئەم حیزبەیان ئەم شێوازە بیرکردنەوە بۆ یەکێک تر دەگۆڕێ. ئێمە لە کوردستانە بەڕاستی بەو پێی کە یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکی سوسیال دموکرات بووە حیزبێک بووە کە زیاتر نوێنەراتی جوتیار و کرێکار و طبقەی خواروەی کۆمەلگای کردووە هەردەم بە شێوەیەک لە شێوەکان هاتووە کێبڕکەی کردووە لەسەرەوەی چۆن ژیان و گوزەرانی خەڵک خۆشگوزار بکاتن هەوڵ بداتن چۆن پرسەنەتەوایەتیەکان مەسلەی فیدرالی بوون مەسلەی کۆمەڵێک کە پەیوەستە بە داهاتووی نەتەوەیەک وەکو دەرەجەیەک ئینجا دوایی دێنە مەسلە چینایەتەکان دیارەیەکێتیش وەکو حیزبەکانی تر پێشڕەو بووە لەوەی کە زۆرترین ئافرەتی هێناوەتە پێش زۆرترین ژنی هێناوەتە پێش دێنە سەر ئەوە کاک عەدنان ئایا تێڕوانینەکان واتە تێڕوانینەکانی هەر حیزبێک بۆ چینێک طبقەیەک یاخود جۆرێک لە خەبات ئەم تێڕوانینانە ڕنگدانەوەی هەیە لەسەر جۆر و کێبڕکێکردن ڕادەی کێبڕکێکردن یاخود ڕادەی ململانێکردن ئایا بەنسبەت یەکێتیەوە ئەم تێڕوانینانە گۆڕانکاری کردووە لەوەی کە کێبڕکێکردنەکە یاخود ململانەکە لەسەر ئەوە نەبێت کە زۆرترین دەستکەوتی هەبێ بەڵکو لەسەر ئەوە بێت کە ئایا زۆرترین خۆشگوزەرانی دابین بکات؟ بەدڵنیایی هەروە بووە ئێمە زۆر جار هەبوو کە یەکێتی هەوڵی ئەومانداوە لە هەموو بە تایبەتی لەم قەیرانەی کە ئێستا هەیە هەوڵمانداوە کۆم زۆرترین تەنازولی حیزبی بکەین بۆ لە پێناوی خۆشگوزارکردنی خەڵک لەبیر مەکە هەر لە ڕاوەستانی شەڕی براکوژیش ڕەنگە یەکێتی کۆمەڵێک تەنازولاتی کرد لەسەر ئەوەی نەک لە بەرەوەی حیزبێک بوو خاوەن هێزێکی دۆڕاو بێ نەعکسەوە لە قیمەی قووەتەوە یەکێتی تەنازولاتی کرد لەسەر ئەساسی ئەوەی کە شەڕی براکوژی نەمێت و ئیتر خەڵک ماڵوێرانی دەسەرانە بێتن یان ئەوە تا لە ئێستادا بۆ نمونە لەسەر مەسلەی موچە و لەسەر کۆمەڵێکت کە نادیارە لەلایەن ئێمەوە وەکو یەکێتی یاخود لەلایەن جەماوەری یەکێتیەوە کە مەسلەی نەوت و نازانم موچە و کۆمەڵێشتی ترە دایمەن یەکێتی هەوڵی داوە بەرژەوەندی خەڵکو و بەرژەوەندی جەماوەرەکانی خۆی لە پێشووی هەموو شتەکانەوە بێ بۆش دەبینی مەسەلەن ئێمە سەرکردەکانمانیان قیادە نوێیەکەی یەکێتی بە شێوەیەک بیرەکاتەوە کە ئەو بەرژەوەندیانەی خەڵکی کوردستان خۆشگوزارکردنی وەزعی کوردستان گەورەترە لەوەی کەند سەفقاتێکی نهێنی دەکرێتن لە بینی بنەماڵەیەک یان حیزبێکی دیاریکراوە بۆ جهەتێکی تر. دێمە وڵات کاک عەدنان شلێر خانباسی خەباتی بەشێک لە ژنانت کرد کە خەباتی نهێنیە ئەتوانین زیاتر لەسەر خەباتی نهێنی ژنان قسەمان بۆ بکەیت لە ناو شارەکانە بە تایبەتی وە بیبەستینەوە بە توندوتیژی دژی ژنان. بەڵێ ژنان ڕۆلی زۆر گەورەیان هەبووە لە خەباتی نهێنیە لە ڕێخستنەکانی ناو شارۆ بیگرە هەتاوکە ئەو کاتێک کە هاوژین و هاوسەری کۆمەڵێک هەواڵ و پێشمەرگە بوون لەکە هەتا ئەوەی کە خۆیان پێشمەرگە بوون زۆریان پێشمەرگە بوون و خەباتیان کردووە قوربانیان داوە و زۆریان ئەرک و مەهام و بەرپرسیارەتی هاوسەرەکانیان هەڵگرتووە بەڵام لە پاڵ ئەوانەشە ژنان لە خۆپیشان ڕێخستنە نهێنیەکان شان نهێنیەکانی ناوشار ژنان لە خۆپیشاندانەکانی ناو شارە دژ بە ڕژێمی بەعەس قوربانیان داوە و هەموو بەشداریکی زۆر بەرچاویان هەبووە و هەروەها لە ئەنجامگەیاندنی کارەکانی حیزبی کاری سیاسی و حیزبی
لەناو شارەکانە لە سەردەستی بە ڕێژێکی زۆر باسێکی فراوان لە سەردەستی ژنەکان ئەنجام درراوە ئەمانە هەمووی ڕۆبەڕووی چەندین هەڕەشی کردنەوە چەندەها ژنمان گیراوە چەندەها ژنی گەلی کورد لەبەرەوەی کە هاوسەریان پێشمەرگە بۆ برایان پێشمەرگە بۆ کوڕیان پێشمەرگە بووە لە زیندانەکانی بەعسا جۆرەها تونند و تیژی بەرامبەریان کراوە دەست درێژی کراوەتە سەریان دواتر کە ئەم دەست درێژی کردنە سەرا ینی ئەگەر بیبەستینەوە بۆی کە دواتر کە ئازاد بوون و هەنێکیان دیارە ژیانیان تیاچ و شەهید بوون و هەنێکیان کە ئازاد بوون لە ڕووی کۆمەلگاشەوە جارێکی ڕۆبەڕووی تونند و تیژی بوونەتەوانێت کە لە جیاتیەوەی کۆمەلگا خەڵاتیان بکە کە ئەم پاکیزانە چوونەتە ناو سجن بە سەر قوربانیدان و لە پێناو گەلەکەیان خەباتیان کرد و چوونەتە سجن کاتونەتە دەرێ بە شێوازێک لە شێوازەکان بە زمانی بڵین بە زمانی کللتوری خۆمانیا کوردایەتی خۆمان ئەو کچە نەبوون کە ڕۆیشتون و هاتوونەتە دەروانێ کۆمەلگا جارێکتر زوڵمی لێ کردوون کە بۆ چاوە تەماشای نەکردوون و بەو شێوازە تەقدیر نەکراون ئێمە ژنمان هەیە لە ناو یەکێتینی ئیجتیماعی کوردستانە لە ناو مەڵبەندەکانە ژنی لە ناو ڕێکخراوەکانە لە ناو کۆمیتەکانەوە ژنی زۆر بەتوانە ژنی زۆر قورس و سەنگین و سەلار خۆت ئاسایی خەباتیان کردووە ماندوو بوون قوربانیان دانا لەبەر ئەوە نەیانتوانیەوە یعنی بەهۆی ئەو حاڵەتی کە بەسەریان هاتووە نەیانتوانیەوە درێژە بە ژیانی کۆمەڵایەتی ئاسایی خۆیان بدەن وەکو هەر تاکێکی ئاسایی کە ئەتوانێت ژیانی خۆی اختیار بکە کەواتە خەباتی سیاسی بۆ ژنان لە مێژوویەکی دووری شەوە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە دوو خەبات بووە کە کردویانە هەم خەباتێکی کۆمەڵایەتی و هەم خەباتێکی سیاسی کەواتە ئەو ژنانەی کە خەباتی سیاسیان کردووە لە مێژووە توانین بڵێن ئەستێرە بشنگدارەکانی ناو یەکێتین بەڕاستی و ئەو کاتەش دژایەتی کراون لەلایەن کەسانی ترەوە هەر لە ناو خودی حیزبەکانە دژایەتی ئەوە کراون کە ئەمانە بۆیە نەشاخ ئەمانە شانەی چەکداری پێم وا بە یەکێتی نیشتیمانی کوردستانی یەکەمین مۆدێلی شانەی چەکداری ژنانی هەبووە کە لە شاخ خەباتیان کردووە بەڵام بەداخەوە ئەوانیش دژایەتی کراون و ئازار دراون و هەوڵ دراوە بیان هێننەوە ناو شارەکان بەڵام ئەوان بەردەوام بوون لە خەبات پەیامی تۆ چیە لەم ڕۆژەیە بۆ ئەوان بۆ ژنانی نێو زیندانەکان کە ئێستا ئازادن ئەوانە من وەکو تاجی سەری خۆمان تەماشایەکەین وەکو تاجی سەری ژنان لە هەمووان پاکیزەترن لە هەمووان پاکترن شایانی ئەوەن کە بەڕاستی ئەو حکوومەتە باشترین ژیان و ژیانێکی تەقدیریان پێ بدرێ شایانی ئەوەن کە لە خەڵاتێکی ڕێزدێنانی تایبەتیان بۆ بکرێ وەکو لە مێژووە ناوزەند بکرێ کە ئەمانە لەسەر میلەتەکەیان قوربانیان داوە لەسەر میلەتەکەیان ئازاریان چەشتۆ و زۆرترین تونند و تیژیان بەرامبەر کراوە لەبەر ئەوەی کە ئەگەر ڕێگەیان بدرە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەر ئەو بارودۆخە قورسی خۆی کە هی بۆ ڕێگەی نەداوە ژنان بچنە شاخ ئەو ڕێگەیان نەبووە ئەگەن ئەگەر ڕێگەیان بدرا زۆرترین ژن لە شاخە بوو کە ڕێگەیان نەدراوە بەرامبەر بۆ نەیانتوانی دەستبەرداری مەبادی و بیر و باوەڕە نەتەوەی و نیشتیمانیەکانیان ببن بە تایبەتی ئەوانی کە لەسەر ینی ئەگەر جیاشی نەکەینەوە بەڵام هەمویان بە تایبەتی تریژێکێتی نیشتیمانی کوردستان کە زۆر لەسەر پەروەردەکردنی نیشتیمانی و کوردایەتی و نەتەوەی کاری کردووە چەمکی دموکراسی و لەسەر ئەوانە کاری کردووە بەڕاستی ژن پارێزگاری لەو مەبدەئی خۆی کردووە لە ناو شارە قوربانی زۆری داوە لەبەر ئەو بەڵێ ڕوبەڕووی تونند و تیژی بووەتەوە و بەردەر لەوەش ینی بینە سەر جنگەکانی تریش هەموو ئەو جنگانی کە ڕووی داوە لە هەرێمی کوردستان و لە عێراقیشاوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەعام زۆرترین قوربانیەکان ژن بوون ڕاستە کاک عەدنان لە ململانە سیاسیەکانە و لە کێبڕکێ سیاسیەکانە لە ناو حیزبەکانە زیاتر هەوڵ ئەدرێ کە ژنانی ناو حیزبەکەی بەرامبەر یاخود ڕکابەر بشکێنرێ چۆن لەمە ئەڕوانی و ئایا ئەمە ڕوویاوە لە هەرێمی کوردستانە پێشتر ئەوەندەی تۆ تێبینیت کردبێ؟ ئێمە وەکو کورد تایبەتمەندێکی خۆمان هەیە ئێمە ڕەنگە پیاوی خاینمان هەبوو بێت لە مێژووی خۆمانە بەڵام ژنی خاینمان نەبووە یان یەک لەستە جوانەکانی کورد و هەروەها دایمەن ژنی کورد لە وەکو خۆشکیشم باسی کرێ پێشەنگ بوونە لە کۆمەڵێک پەروەردەکردن هەرچەندە هەست دەکەی بەهۆی تەکنۆلۆژیا و بە هۆی کۆمەڵێک گۆڕانکاریەکانی دنیا مەسلەی مەسەلە نەتەواتیەکان تۆزێک کاڵ بۆتەوە ڕەنگە ئافرەتی کورد وەکو جاران مەسەلەن وەکو لانەیەکی شۆڕش باس لە کۆمەڵە مەسەلە نەتەواتیەکان ناکە ئەمەش تەمان زروفی خۆی هەیە ڕەنگەن ئەو گۆڕانکاریانە هەر بەردەوام دەبێت بەڵام پێم وایە ئەو ململانەیە کە لە نێوان ئافرەتی بڵێن ژنی کورد لە نێوان هەر حیزبێکە بۆ حیزبێکی تر گۆڕانکاری جیاوازی هەیە جیازەکە لەوەی ئێمە مەسەلەن بۆ مناگەر بین یەکێتی نیشتیمانی کوردستان باس بکەین پێشی کۆنگرە
خاتوێرۆخان ڕەنگە کەسی یەکەم بۆ بی لە حیزب و ژنیش بووە و کۆمەڵە دەسەڵاتی و کۆمەڵە بریار و کۆمەڵک استراتیژی ئەم حزبەی داڕشتووە ڕەنگەمە لە حزبی تر نەبوو بی مەسەلەن تا ئێستا ئافرەت مەسەلەن زۆر کەسێ مەسەن تا ئێستا نازانێ ناوی ژنی سەرکردەکانی نارەکانمان چیە بەڵام جەنابی مامجەلال ژنەکەی لەگەڵ خۆی بووە مەسەلەن یەکشتی تر ئێمە هەموو سەهێرۆخان هەموو مێژووی شۆڕشی کوردی تۆمار کردووە کەمە کەم ژن هەبووە لە خەباتی سیاسی بەو شێوەیە ئەوەی کردبێ ئەو ململانەیە لە بینی حزبێک و بۆ حزبێکی تیژ بەڵێ ڕەنگە ئێمە مەسەلەن تا ئێستا ئێمە سەرۆکی پەرلەمانمان ژنەکە پشکی یەکێتی نیشتیمانی کوردستانە وەزیری زراعەمان ژنە کە لەسەر پشکی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەردەم ئێمە پێشەنگ بووینە لەسەر ئەو دانانی ژن وەکو سەرکردەی خۆمان و قبولی ئەوشمان بووە کە مەسەلەن ژن لە ڕێژەی یەک لە ڕۆچاوی ئەوەت کردووە کە ئایا کاتی ململانەکان هەڵبژاردنەکان یەکێتی دەست پێشخەر بوو بێ لەوەی ژنی حزبە ڕکابەرەکان بشکێنێ یاخود بە جۆرێک لە جۆرەکان تانەیان لێبە بۆ ئەوەی کە لە ناو خەڵکا بشکێن و ئەو حزبە دەنگکەم بهێنێ پێمانیەوە کەلتور بێت تا ئێستا لە کوردستانە نەک ئێمە هەر هیچ حیزبێکی تر بۆ شێوەیە ئەو کەلتورەی نەبووە پێم وایە تا ئێستا پیرۆزی ژن لە ناو کۆمەلگای کوردی پیرۆزیەکی تایبەتمەندی خۆی هەیە پێم وانیە تا ئێستا ئێمە گەیشت بێتەوە قۆناغی ڕەنگە لە ماوەی ڕابردووە چ شتێکی بچووک دروست بێ بە ناوی مۆدل و بە ناوی نازانم چی ئەمەش بۆ فئەیەکی معەیەن بووە ئەمە بوو هەموو کورد نەبووە مەسەلەن ڕەنگە کەسێک هاتووە وەکو بازرگانێکی ژنی خۆی پیشانداوە لە ڕووی مۆدێلا لە ڕووی نازانم چی بەڵام ئەمە نوێنەراتی ینی توێژێکی دیاری کراوی کردوت نوێنەراتی مێژووی کوردی نەکردووە پێم وایە ڕەنگە ئەوەی کە هەیە لە ململانە سیاسیەکانە زیاتر هەوڵ دراوە کە تۆ ئایا چ ژنێک دێنیە پێشەوە یان چ شێوازێکی ژن حەز دەکەی بێتە پێشەوە داکۆچی لە مافەکانی خۆیکە ڕەنگە ئێمە پێمان وا بۆ پێکەتی زیاتر ئەو کەسانە لە پێشەوە بن ئەو ژنانە بن کە وەکو خاتوو مەسەلەن لە سەرکردایەتی بن لە ئاستی فکری و بیرکردنەوە مەسەلەن دەتەواتیەکانە پێشەنگ بن ڕەنگە حزبی سیاسی تر پێی وایە ئەگەر بێت و مۆدلێکیان نازام شتێکی تر بێنێت پێش ئەمانە هەبووە بەڵام شکاندنی ژن لە ناو کۆمەلگای کوردی تا ئێستا لە ڕووی میدیاییەوە بێ لە ڕووی ئەوترەوە محدود بووە بەرنامە نەبووە ینی بەرنامەیەک نەبووە کەسێکی دیاریکرا و بشکێنین بە نازانم چی ڕەنگە شتێکە بوو بێشتی شخصی بۆ لە بینی جیهەتێک بەرامبەر کەسێکی دیاریکراون کەسێک بەرامبەر جیهەتێکی دیاریکرا ئەمانە هەموو لە کۆمەلگای ئێمە هەبووە کۆمەلگای ئێمە تا ئێستا کۆمەلگایەکی کەلتور پارێزراوە تا ئێستا کۆمەلگایەکە لەگەر ئەوەی کە ئێمە مەسەلەن لە ناوچەیەکی جیرانێکمان هەیە 30 ساڵە دەوڵەتێکی ئیسلامی کۆنەپەرست قیادەی دەکات شیمالەکەمان دەوڵەتێکی نەتەوە پەرستی ئیسلامی زۆر تند ئیداری دەدا لە شەرقەکەمان لە غەربەکەمان بە هەمان شێوە یان ئێمە جیرانی عەرەبێکین مەسەلەن زۆربەی ئەو مەناطقانەی کە سنووری کوردستانی پێ دەبەستینەوە منطقێکی عەشائیری زۆر تندڕەوی زۆر دواکەوتوو بووە بۆ نمونە مەسەن بچینە حوزی هەمرین تەماشاکەینەم عەشائیرانەی کە لە منطقانە عەشائیری عەربی زۆر تندڕەون کاتە کاریگەری ئێمە دەچینە کەرکووک سەیری کوردی کەرکووک بکەین و لەگەڵ عەربی کەرکووکە سەیرەکەن جیاوازێکی زۆر هەیە لە ڕووی فکرەوە لە ڕووی پۆشتینەوە لە ڕووی کۆمەڵشتی ترەوە ئێمە ینی ناوچەکەمان ناوچەیەکی زۆر حساس بووە و ئەو کۆمەڵگایە توانیتی خۆی بپارێزی ینی هەموو تەمەنی هەشتاکان لە زانکۆکانە بەعس و شۆڤینیزمی عەربی هەوڵی ئەدا ئافرەتی کورد بەکاربێنێ بەڵام نەیتوانێ ژنی کورد بەکاربێنێ بەعکسەوە ژنی کورد زۆر زیاتر لە سەفە نیشتیمانیەکەی خۆی بۆ نیشتمانە پەروەرەکەی خۆیان بووە وهروها لە باکووریش شلێرخان با باسێکیش لەو ژنانە بکەین کە خەباتی شاخ کە پیاوان پێشمەرگە بوون ئەم ژنانە بە تەنیا توانیویانە مناڵەکان گەورە بکەن مناڵەکان پەروەردە بکەن و ئەگەر وەکو چەکداریش لە شاخ نەبوو بێتن بەڵکو هاوکار و هاوپشتی هاوسەرەکانیان یا خودبرایە کە سوکاریان بوون لە شاخ چۆن لەم ژنانە ئەڕوانی وە لە ئێستادا کاریگەری و ڕۆڵیان لە ناوەیەکێتی نیشتیمانی کوردستانە چۆنە؟ پرسیارێکی زۆر گرنگە بابەتێکی زۆر گرنگە لانی کەمی ئەگەر بۆ تەقدیرکردنی ئەو ژنانە بێکەوە ئەرکانیان کردو کە زۆر جار ئەتوانین بڵین ئەوانە سەربازەونەکانن لەوانەیە وەکو بەڕەسمی نەچۆبنە ناو هەنێکیان هەرچەند زۆریان لەناو خەباتی سیاسیش بەشدار بوون خەباتی نهێنی و سیاسی و هەنێکیان چەکداریش بەشدار بوون بەڵام بەشە زۆرەکەیان بە حکمەوەی کە ئەرکی پەروەردەکردنی منداڵیان زۆر لەسەرشان بووە و زۆر قورس بوو ئەو ئەرکە و کاتە بە حکمەوەی کە حکومەتی بەعس هیچ لای لێ نەکردونەوە لەبەرەوەی ئەوان بەس لە سەردەمی حکومەتی بەعسا بەس شەهیدانی قادسیە بە حسابیان بۆ ئەکرا و خزمەت ئەکران ئەوانەی کە شەهیدی پێشمەرگە بوون حکومەت هیچ ئاوری لێ نەدانەوە لەبەرەوە بارگرانی کە هاوسەریشیان نەبووە و ئەگەر بتوانین بڵین ئەم ناوی بنین بە توند و تیژی زۆر جار ئەو خێزانانە کە هاوسەریان نەبووە
لە ڕووی کۆمەلگاوە توندوتیژی بەرامبەریان کراوە وەکو حەسارێک حەساریان خراوەتە سەر بۆیان نەبووە بڕۆنە دەرەوە بۆیان نەبووە عیلاقات دابنێن پەیوەندی کۆمەڵایەتیەکان تەنانەت لەگەڵ کەسوکاری خۆشیانە بەقوت بکەن لەگەڵ کەسوکاری مێردەکانیشیانە بەقوت بکەن بۆیان نەبووە خۆیان جوان بکەن بۆیان نەبووە بخوێنن بۆیان نەبووە درێژە بە خەباتی ئازاد بن لەوەی کە ئازادیان نەبووە لە هیچ ڕوویەکەوە لەبەرەوەی بەداوای لێبوردنەوە ینی ناوێکیان لێ ناون بێوەژن ئەمانە بێوەژنن تۆ بێوەژنی ئەبێ جل ڕۆژ بێ ئەبێ نەچیتە دەرەوە ئەبێ لەگەڵ خەڵکا پێ نەکەنی ئەبێ قسە نەکە ئەبێ ئەمان کۆمەڵی لەم بڵین عادات و تەقالیدانی کە لە کۆمەلگاکەمانە بەوە بووە ئەمانە ئازادی لێتە بەرتەسک کردوونەتەوە کە ئەمە خۆی جۆرێکە لە توندوتیژی ئێمە بێ هەموو شتەکان ئەمڕۆ بەستینەوە بە بابەتی توندوتیژی لەبەرەوەی بۆنەکەمان ئەوەی بە ئەوی بە تەواوەتی بتوانین دەستنیشانی ئەو حاڵەتانە بکەین کە لە کۆمەلگاکەمانە هەمانە و وەژنان پیانۆ دەناڵێنن بەڕاستی ئەو ژنانە لە سەردەمی خوانە زۆر ناڵاندویانە وێڕای ئەوەی کە گەورەترین ئەرکیان لەسەرشان بۆ بوون بە دایک بوون بە باوک بوون بە کەسوکار بۆ مناڵەکانیان یعنی زۆر جار ئەو ژنانە لەلایەن هەردوو بنەماڵی هەردوو لایەنەوە فشاریان لەسەر بۆ ئەوی دەستبەرداری مناڵەکانیان بن بۆ ئەوەی کە بە مەفهومی کۆمەلگا نەکات تووشی حاڵەتێ ببن بەلەکە بۆ کەسوکارەکانیان فشاریان لێکردن کە هاوسەرگیری بکەن فشاریان لێکردن کە مناڵەکان بن بە خۆیان بە ئەمان بڕن بەر بەڵام ئەوان گەورەترین تەسحیاندا بە ژیانی خۆیان چیان کردو دانیشتون مناڵەکانیان بە معزز بە سەربەرزی بە ئەو پەڕی ڕێز و تەقدیرەوە خزمەتی مناڵەکان خۆیان تەرخان کردو بۆ خزمەتی مناڵەکانیان و دەوریشیان ئەمڕۆ لە کۆمەلگاکەیە ئەگەر بڕۆیتەوە بە ینی خۆزگەلێک کۆڵینەوەی کە بێ بگەڕێ بە دراسی ئەو مناڵانەی کە باوکیان شەهید بووە بزان ئاخۆ مناڵەکانیان چۆن پەروەردەکراون ئەو ژنانە بۆ نرخاندنی ڕۆڵی ئەو ژنانە هەیەە بەنانکەری هەیە بە کارگوزاری هەیە بە فەرمانبەری هەیە تەنها بە مەمرە و مەژی بەس دەستبەرداری مناڵەکانی نەبوو بۆ هەوڵیان یاوە مناڵەکانیان وە زۆربەی زۆریان ئەتوانین ئەگەر نەڵین لە ساسە لە سانە و پێنجیان ڕێچکەی باوکیان فێری مناڵەکانیان کردووە لەسەر پەروەردەیەکی نیشتیمانی کوردایەتی ڕازگۆیی نەتەوەی پابندبوون بە ئەخلاق بەدابوونەریی کۆمەلگا وتوانە ئێوە ینی پیان وتون بەردەوام نمونەیەک بن ئێوە مناڵی ئەم کەسن ئەبێ ئاوا بن ئاگاتان لە خۆتان بێ ئێوە چاوتان لەسەرە ئێوە ئەبێ بۆکو باوتان بن شوێن هەڵگری باوتان بن لەبەر ئەوە ئێستاش بڕۆن ئەگەر ینی بکرێ کەسێک لایەنێک توێژینەوەی بکات لەسەروانە لەوانەیە ئەمینترین چین و توێژ بن کە ئێستا خزمەت بکەن هەرێکەوە لە بوارێک لە بوارەکانە کەواتە ئەتوانین بڵین کە ژنان بە تایبەتی ئەو ژنانەی کە هاوسەرەکانیان شەهید بۆ یا کەسی نزیکیان شەهید بۆ یاخود خۆیان ژنانی شاخ بوون لە خەباتی شاخە بەشداریان کردو توانین بڵین لە ئەوسا واتە لە ڕابردوو لە ئێستاشدا پایەکی سەرەکی سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە بەرەوەی ئەوان وەک خەندنگێکی بچووک مناڵەکانیان لەسەر خۆشەویستی و لەسەر خەباتی حزبایەتی پەروەردە کردووان بن. بینە سەر ئەو ژنانەی کە دوای ئەوەی کە لە خەباتی شاخ و خەباتی سیاسی و خەباتی نهێنی ناوشار کەمێک دوور ئەکەوینەوە ئێمە یەکێک لەو بەشانەی کە لە ناوی کێتیا هەیە هێزی ژنانە و ژمارێکی زۆر لە ناو ئەو هێزەیە هەن و هێزێکە بۆ یەکەم جار کە بەڕێز مام جەلال دایمەزراندووە و هێزێکی نەوعیشە خەباتی ئەمان چۆن هەڵئەسەنگێنی کە ئەوان لە محیتێک لە دەوروبەرێکی زۆر داخراوە توانیویانە هێزێکی وابتە و بەهێز و چەکدار ئامادە باش هەمیشە خەباتی تیا بکەن. طبعا دەستخۆشیان لێکم ئەو هێزی ژنان کە یەکێتی نیشتیمانی کوردستان دیسان دەست پێشخەر بوو لەمەشە دەست پێشخەر بوو لە دامەزراندنی هێزێکی تایبێت بە ژنان ئەمە خۆی متمانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە ژن و بە تایبەتیش بە ڕێز هەواڵ مام جەلال بە تواناکانی ژن بە بەشداری ژن کە بەردەوام هەواڵ مام جەلال لەگەڵ هەر ژنێک بە دیداری گەیشتە ئەوی پێوتۆکە وەرنە پێشەوە خەبات بکەن ئێوە هیچتان کەمتر نییە لە پیاوان ئێوە تواناتان زۆرترە بەردەوام هانی ژنانی دانەوە کە ژنانی داوە کە خۆیان بسەلمێنن خۆیان فێر بکەن خۆیان پەروەردە بکەن و بەشدار بن یعنی ئەمە دووشتە خۆ پەروەردەکردن و بەشدار بوون و لە ڕووی ئەو متمانیش کە هەواڵ مام جەلال یەکێتی بۆ بە ژنان بە توانای ژن بەبێ جیاوازی کە ئەوەی کە جیای نەکاتەوە لە پیاو ئەو هێزەی بۆ دروست کردوون و ئەو هێزە دەورێکی زۆر کاریگەریان هەبووە ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەبووە لە ئەوەی کە ژنان بەشداری سیاسی و بەشداری چەکداری و لە وە شەهیدیشیان هەیە و پێم وابێ لە ئەگەر لە شتێکا بڵین هێشتا ئەو متمانەی کە هەواڵ مام جەلال هەیبووە بە ئاستی ئەوە ڕێگەیان پێ نەدراوە کە خەبات بکەن لەوانەیە ویستی بێتیان لە زۆر بواری ترە یعنی زۆر بە فراوانتر بەشداری بکەن لە سنگەرەکانی ڕوبەڕووبوونەوەی داعشا لە سنگەرەکانی ڕوبەڕووبوونەوەی دوژمنانە لە هەر شوێنێکەوە دروست ببن طموحیان بۆ یعنی زۆر جار ئەگەر بیان دوێنی ویستیانە لە زۆر شوێنی تر بەشدارکەن بەڵام
بەو متمانێک هەواڵمام جلال پێی هەبووە لەوانەیە ئەوانی تر بەو شێوەیە ڕێگەیان بۆ نەدرابێ ئەمە لەوە ئەکری بڵین ئەگەر نایبنین تونند و تیژێک کە بەرامبەر بە ئەوانیش کرابێ ئەکرێ و هەروەها ئەو هێزە ینی لەبیرمان نەچێت ئەو هێزە بە خۆڕایی دروست نەبووە ئێمە باسی باز لە ژنی کورد و تاکی کورد بکەین بە ئێمە بۆ ئاڕاستی ئیش بکەین کە ژنان هاان بدەین خۆیان هەموو بربەستەکان و ئەو سنوورەکان بشکێنن لە بەردەمی خۆیانە با ژنان خۆیان ئازاد بکەن لەو کەلەپچە و کۆستانی کە بۆیان دروست کراوە ئەو ژنانێک تابن بۆ پێشمەرگەی ژن زۆر شتیان تێپەڕانەوە زۆر بربەستیان شکانەوە بۆ ئەوی بتوانن هاوشانی هەواڵە پێشمەرگەکان برا پێشمەرگەکانیان لە سنگەرەکانە خەبات بکەنەوە بۆ متمانی و بڕۆنە پێشەوە بە دڵنیایی هیچ شتێک بە ئاسانی بەدەست نایە ئەوان ڕوبڕووی زۆر تونند و تیژی بوونەتەوە لە زۆر ئەگەر بێت و لە ڕووی ینی دوژمنانی داعش ئەمەژەکرێ ئێمە لەو بوارە شابچینە لە تەوەرێکی ترە کە باسی بکەین لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئەو ژنانە بەشێک لە خەباتی خۆیان لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئەکەن کە بەشداریان کردووە لەو هێزانەیە لەوانەیە خێزانە بچووکەکان تەقبولی بکەن تا ڕادەیەک بەڵام بنەماڵە گەورەکان گلەی بکەن کە بۆ چۆتە ئەو هێزەوە چۆن کەواتە جۆرێکی تر لە خەباتەکات لەو کاتێک کێتە دەرەوە زۆر ڕاستە ئێمە ژنانی ینی کە باستە قوربانیەکان ئەکری بینە سەرانی ئەگەر باز لە مەوزای بگەین قوربانی جەنگ ژنان فراوانترین توێژن کە قوربانی شەڕەکانن قوربانی جەنگەکانن جەنگە بەردەوامەکان وێڕای ئەوەی کە ئێمە ئەو ژنانەمان باس کرد کە هاوسەرەکانیان پێشمەرگە بووە چینێکی زۆر فراوانترمان هەن لە ژنان کە زەحیەن قوربانی دەستی جەنگەکانن بەڵام هاوسەریان پێشمەرگە نەبوو هاوسەرەکانیان لە جەنگی درێژخایەنی شەڕی عێراق ئێرانە هاوسەریان لە دەستداوە ئەو چینانن کە ئەو بەڕاستی چینێکی زۆر فراوان لە ژنان ئەوانیش ڕوبەڕی زۆر تونند و تیژی بوونەتەوە و فشاری نەفسی و دەرونی و جەستەیی و لەوانەیە زۆر جاریانی لە بواری تریش فشاریان لەسەر بوو بێ ژنانی ئێزیدی کە ئەوەی کە نەکرا پێیان کرا ئەوەی کە نەئەکرا پێیان کرا بکرێ بە تەوەریکتری باسەکان عەدنان ئێمە باسمان لەوە کرد کە جۆر و کێبڕکێ و ململانێ سیاسیەکان و باسیشمان لە خەباتی بەشێکی زۆر لە ژنان کرد لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە هەریەکە بەڕۆڵی خۆی ئایا تۆمارێک هەیە یاخود بڵین هەوڵێک هەیە بۆ تۆمارکردنی ئەم جۆرە لە خەبات ئەماژەت بە ڕۆڵی هێرۆخانیا کە کەسێکی دیارە لاوەی کە چۆن هەوڵیاوە تۆماری ئەو مێژووە بکات بەڵام ئایا دواتر هەنگاوەکانی تۆمارکردن هەیە هەستەکەی کە فعلەن ئەم خەباتەوە ئەم جۆرە لە قوربانیدانە تۆمار کراوە یاخود ئەژمار کراوە پێم وایە ئەو قەیرانە دارایی کێسا کورسان پێوە دەناڵێت بە تایبەتی سنووری سلێمانی ڕەنگە زۆرترین قوربانی ئەو ململانەی سیاسی لە بینی هەولێر و بەغا بێتن ئەو شێوازە کارکردنە بەو چڕایان بەو پلانە نییە بەڵام پێم وایە خۆیەکەتی پرۆژەکانی بە ئۆتۆماتیکلی لە هەر بەشێک لە بەشەکانی کە دایناوە شتەکانی خۆیان جێبەجێ دەکەن بەڵام من پێم وایە دوای ئەو قەیرانەوە ئەو مێژووە تەوان ئەو مێژووە ینی مێژووەکی سەروەریە ئێمە لە قۆناغی کاژیان قۆناغی ژێردەستی و بەرەو قۆناغی خۆ بەڕێوەبردن و ئیدارەدان و إلى آخره ئێستا پێم وایە دوای کۆنگرە کۆمەڵێک موسساتی تر هەیە لە ناوێکێتی کە هەرکەس خەریکی شەکانی خۆی بێتن بە تایبەتی بەشە دیاریکراوەکان یاخود بڵین هەموو ئەو موسساتانەی کە پێشتر دروست کراوە دەستنە سەر ئەو بارەوە بەڵام قەزیەکە لەسەر ئەوەیە ئایا تۆ چۆن دەتوانێت پەرە پێ بدەیت چۆن دەتوانی کەسێتی بەکو هێرۆخان لەناو لە سنوورەکە دروستی کەیتەوە شەد نییە مەسەلەن بە ئایدۆلۆژیایەکی کۆن بێیان لە میمەوەی تۆ چۆن دەتوانی ئافرەتی کورد بێنیەوە یان ژنی کورد بە هەمان شێوەی ژنەکانی تر تۆ مەسەلەن تۆ سێری تورکی ژنێکی تورکەکەی ئەگەر هاوسەرگیری لەگەڵ ئەفریقیەکی مۆزەمبیقیش بکە مناڵەکەی بێت تورکی بزانێتن بەڵام ئەگەر بێت و سێری ئێمە بکەین مەسە ئێمە لەمەوە لە هەر سەنەتەوەتەکانەوە بەڕاستی هەردەم ژن مامۆستا و مەدرسە و خوێندکاری پیاوەکان خوێندکاری بوون پێویستە ئەمە پەرە پێ بدرێت پێویستە ئەو حەسەنەتەوەتەکان زیندوو بکرێتەوە پێویستە ئافرەتی کورد یان ژنی کورد بەو مەفهومە بێتە پێشەوە کە کێشەی نەتەوەتی ئێمە چارەسەر نەبووە تا ئێستا ئێمە ١ خاکەکەمان لە ژێردەسەڵات ینی لە ژێردەسەڵاتی خەڵکی بێگانەیە ئێمە تا ئێستا دەیان دێهات و شتمان تا ئێستا نەگەڕاوەوە شار و شارۆچەکانمان نەگەڕاوە تا چەند ڕۆڵی میدیا لەم وەزعەیە بە ئەژمار ئەگری جەنابەت تا چەند پێت گرنگە میدیا ڕۆڵی هەبێت لەم مەسەلە پێم وایە میدیا دوو جۆرە میدیا هەیە میدیاکێ کە میدیایەکی نەتەوەییە لە حزبێکی دیاریکراویان لە دەوڵەتەوە ئاماژە و پەیامی خۆی بڵاوەکەتەوە لەگەرەوەی میدیای دش چۆن دروستەکرێت بۆ نمونە مەسەلەن ڕۆسنێت تەلەڤیزیۆنێک لە هەولێر دروستەکە اختصاصی تەنها ئەوەیە بۆ شکاندن و یان تەرجمەکردنی کۆمەڵێک فلیم و ئەفکاری قەومیەتێکی تر نەتەوەیەکی تر بۆ ئەوەی
سەمیمی نەتەوایەتی خۆت بداتن ئەمە جیاواز ینی ئێمە مشکێشی ئەومان هەیە لە بروی ڕقابەیەکی گەورە نییە لەسەر شێوازی بەرنامە و شێوازی مخاتەبەکردن و شێوازی بڵاوبوونەوەی فکری بێگانە لە ناو نەتەوەکەیە مثلەن ئەمە وای کردو کە گابێک دروست بێ لە بینی ژنی شاخ و ژنی ئێستادا ئەو مانای ئەوە نییە مەسە ئەمە خۆی لە خۆیدا ڕەنگە ئێمە مەسەلەن کە باز لە تونند و تیژی ژنەکەین ئێمە پێم وایە فیەیەکی محدد هەیە لە بینی 16 بۆ 35 هەندێک جار ئەمە لە بیر دەکەین ینی تۆ تونند و تیژی مەسەن تۆ ژنێک کە دایکەکەی خۆی فڕێ ئەدا بۆ تەمبەڵخانە فڕێدا ئەمەش خۆی لە خۆیدا هەر تونند و تیژیەکە یان ژنێکە چێ ژنێکی ئەسیوبی یان ژنێکی فلیپینی یعنی لە ماڵەوە دایانێت تونند و تیژی بەرامبەرەکە ئەمە لە بیرەکاتن ئەمە لەبەر چیە لەبەر ئەوەی ئێمە حەسە نەتەوایەتەکان حەسە فکریەکان ناساندنی ژن وەکەوەی کە تۆ فیەیەکی محدد نییە تۆ بڵێ وڵی تونند و تیژی بەرامبەر ئەم ژنە ئەکرێت لەبەرەوەی حەزی لە کوڕێک کردووە نەخێت تۆ تونند و تیژەکان لەوە گەورەترە ینی ئێمە پێمان ینی بەڕاستی ئەبێ سەیری ئەوەش بکەین بۆ ناگەت تۆ سەیری ئەم شوێنانەی بەساڵاتچوەکان بکە ئەبینی چەندین ژن فرێدراوە ئەمەش خۆی لە خۆیدا تونند و تیژیە ڕەنگە لەلایەن ژنێکی ترەوە ئاجا خەسوویە بووکێتی یان کچێکەتی فڕێداوەتەوە ئەمەش خۆی لە خۆیان تونند و تیژیەکی ترە پێویستە ئاماژە بەوە بکرێتن کە ئێمە لە میدیای کوردیە ئەو میدیایی کە ئێستا زیاتر خۆمان پێمەژغول کردووە تهدیدی ئیشەکانمان کردووە بۆ نمونە مەسەلەن تەلەڤیزیۆنێکی محددمان هەیە 2 سعات باسی هەواڵەکانی ناو دەوڵەتی و نازانم چی و چی لە بەخا ڕوویدا و چی لەوە ڕوویدا بەڵام باس لەوە ناکە معاناتی ژنێکی با بڵێن بێکار تا لە ڕووی پەروەردەی و لە ڕووی پێداویستیەکانی تاکەکان بەڵێ تۆ زین چۆنە اقتصاد بە ژن و پیا بڕێوە دەبێت ینی هەموو اقتصاد لە اقتصاد جیهانیانەی کە هەیە مثلەن هەل لە ئەڵمانیەوە ڕا بۆ ئەمریکاوە بۆ ڕۆژ شوێنێکی ترە 90 کۆمەلگایەکە بەشدارە لە ژن و لە پیاوە بەڵام تۆ زۆر جار هەیە بینی مەسەن لە شوێنێکی محددە ژنەکان لە ماڵەوە دانراون بێ ئیشن ئیشیان نییە بوونەتە وەکو با بڵێن وەکو ناڵێم بۆ وەکو خزمەتکارێک بۆ پیاوەکانیان بەکاردێنەوە ئالی ڕێت تونند و تیژیەکە دروستە بێتن کاتێ ژن اقتصادی سەربەخۆی خۆی هەبێ کاتێ ژن خاوەنی پارە و ئیمکانیەت و چونە دەرەوەی خۆی هەبێتن لە ئەلێڕەدا ملانەکان کەمتر ئەبێتەوە لەو تونند و تیژەکان کەمتر دەبێتەوە یان مەسەلەن کە تۆ دەی مەسەلەن تهدیدی ئیشی ژنەکەی بۆت پێدا مەسەلەن ژن ئەبێ مامۆستا بێتن و ئەبێ نازانم چی بەڵام پیاوە بێ مەهەندس بێ نازانم چی ئەلێڕەدا تونند و تیژیەکی تریش دەست پێ دەکاتەوە وێ من پێمان میدیای کوردی لە ساڵانی ڕابردوو ئەوە خەریکی یەکتری بوون ئەوە ململانەی کەسی شخصی خۆمان کردووە شتە ئەساسیەکانمان لە بیر کردووە بۆ ئەگەر بێت و مێژووی کورد سیرکەی یعنی سری دەکەی لە دێهاتەکانە ژنەکان پێشنگ بوون لەگە پیاوەکانە لە زراعەتە لە بەخێوکردنی ماڕووماڵاتە لە حکومڕانێتی و دەسەڵاتیشە ینی کاتە ئێمە کەلتورێکی پاکی خاوێنمان هەیە کە ئەتوانێ ژن پارێزێ بەڵام لەگەڵەوەشە مەسەلەن هەندێک تونند و تیژی ئەکرێت کە ئەم تونند و تیژی علاقەی بە کەلتوری کوردی وەلیە مثلەن مەسلەی ژن کوشتن و نازانم چ ڕەنگە زۆر باوتر بێ لەو منطقانەی کە جیرانی ئێمەنە تۆ بڕۆی منطقەی حەویجە و بڕۆ منطقەی سەلاحەدین و بڕۆ منطقەی حەوزی حەمری میبینی تونند و تیژی و کوشتنی ژن لەوێ زیاتر بە ڕەنگە ئەو کەلتورە پەڕیبی تۆ هاتووێتۆ لای ئێمە بەڵام مێژووی ئێمە مێژووکی پاکە بەرامبەر بە ژن و پیا و هاوتاییە هیچکی ئەوەیەکان نەبووە دێمە وڵات کاگادان شلێرخان ویستت باسێک لەو ژنانە بکەی کە لە دوای شەڕی دژ بە داعش یاخود لە سەردەمی شەڕی دژ بە داعشە ئێمە ژمارەیەکی زۆر لە ژنانمان کەوتنە دەستی داعش ژمارەیەکی زۆریش لە ژنانمان دەستدرێژیان کرایە سەروە ژمارەیەکی زۆریش لە ژنانمان بێ هاوسەر یاخود بێ برا واتە کە سوکاری نزیکیان شەهید بوون و ئەم شەڕە زۆر دوور نییە نزیکە لێمانەوە کێشەکە لەوایە دەرهاوی شتێکی تری ئەم شەڕە لەسەر کۆمەڵگای کوردی ئەوەیش ئەوەیە کە کۆمەڵگای تووشی جۆرێک لە یەکترازان کرد لە ڕووی فکریەوە فکرێک تا ڕادەیەک تێگەیشتنێکی هەیە بۆ ئەوەی کە داعش چییە بەڵام فکرێک تا ڕادەیەک تێناگا لەوەی کە داعش چیەوە هەندێک جار کارەکانی داعشی لەلا پەسەندە خەباتی ژن لەم قۆناغەیە ئەبێتە چی واتە قورسایی ژن و قورسایی خەباتی ژنان لەکوایە لەم قۆناغەیە هەر وەک پیشەی هەمیشەی خەباتی ژنان لە داکۆشیکردن لەوەیە ئەبینێتەوە خۆی لەوەیە ئەبینێتەوە کە ئێستا لە هەموو کاتێک زیاتر پێویستە ئەرکەکان قورستر بوو ئێمە تەوەری ئەمڕۆمان باسی تونند و تیژی سیاسیە تونند و تیژی سیاسی بەرامبەر بە ژنان ئەوەی کە ڕوویدا ئەوەی کە جەناوت باست کرد لەسەر ئەو ژنانەمان کە تووشی ئەو جۆرە دەستدرێژیانە بوونەتەوە دەستدرێژی بە هەموو بەبێ هیچ سنوورێک دەستدرێژی کراوەتە سەریان
وەکو کاڵایەک لە بازاڕی حەز و ئارەزوو و تێرکردنی حەز و ئارەزووی دوور لە مەجلیسە ئاژەڵیانەدا بازرگانیان پێوە ئەکرێ دەستا و دەست ئەگەردرێن وەکو دەستگەر تجارەتیان پێوە کراوە ئاڵوگۆڕیان پێوە کراوە وەلایەزال تا ئێستاش چارەنووسی زۆریان نادیارە ئەرکی ژنانی ڕێکخراوەکان ئەو ژنانی کە ڕۆشنبیرن ئەو ژنانی کە وشیارن ئەو ژنانی کە لە سیاسەتدا ئیشەکەن ئەوەیە کە بەردەوام بیریان لای ئەوە بێت کە ئەمانە نوێنەری چینێکی فراوانی ژنانن ئەبێ چەند مەهامێکیان هەیە چەند ئەرکێکیان هەیە یەکێکیان ئەوەیە کە ئەبێ کار بکەن بۆ بۆ ئەو یاسانی و دەوڵەتیانی کە دانراوە بۆ پاراستنی ژنان یاسای نەتەوەی گرتوەکان سیانزە 25 کە کە باز لە پاراستن و دیموکراسی و دادپەروەری ئەکا بۆ هەموو چینەکانی کۆمەڵ بەبێ جیاوازی بەبێ هیچ جیاوازی ڕنگ ئاین ئایدۆلۆژیا سیاست حیزب نەتەوە مەزهب بەبێ ئەمانە ئەبێ ژن خەبات بکە بۆ بەدیهێنانی مافەکانی بەچەسپاندنی ئەو یاسایانە چکەوە یاساینەتەوەی گرتوەکان یاسایەکی تعمیمە بۆ هەموو گەلانە ئەبێ هەمووان پابندون پێوەی و لە ناویشیانە یاسایەکی تایبەت بۆ هەر لە زمانی ئەو یاسایەکی تایبەت بۆ عێراق دەرچووە بە ژمارە 1483 کە ئەبێ ژنانی کورد و ژنانی عێراقیش تەڵانەبێ هەماهەنگۆن بەیەکەوە لە کەیسی ژنە کار بکەن بۆ چەسپاندنی ئەو یاسایانە کە پارێزگاریکردنە لە ژن بە هەموو چین و توێژەکانیەوە ئەمە کارێکی لە ترۆپ کابێ ئەمە ئیشی لەسەر بکرێ کارێکی تر ئەوەیە ژنانی وشیار ژنانی سیاستمەدار ژنانی ڕۆشنبیر ژنانی چالاگوانی کۆمەڵایەتی و بواری سیاسی ئەبێ کار بکەن بۆ هێنانی پێشەوەی زیاتری ژن نابێ بەس ئیکتفا بکەین ئێمە بە نمونە ئێمە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە لەسەر کردایەتە عادەدێکی 25 ژنمان هەیە لەسەر کردایەتە ئەبێت نابێ ئەمە ئیکتفا بکەین بڵین بەسە یاخود لە وەرگانەکانە یاخود ڕێکخراوەکان لە هەر ڕێکخراوێکی ژنان نابیگری بڵێن وڵا ئێمە ژنین و چالاگوانی و ئیشمانە ئەبێ لەگەڵ خۆیانە کار بکەن بۆ ئەوی زۆرترین ژن ڕۆشنبیر بێ زۆرترین ژن بێتە پێشەوە تا ئێمە زۆرترین ژن بین لە پێشەوە زیاتر دەنگی ژن ئەگا بە ئێمە ینی خۆمان ئەگادار بین لەوەی کە ئەو ژنانەی کە ئێمە ئەتوانین دەنگی خۆمان بگەێنین لە بەرامبەر ئەوەیە بە سەدان و هەزاران ژن هەیە کە لە ماڵەکانە لە بازار و دوکانەکان و شوێنی کار و کەسابەتە لە فەرمانگەکانە لە هەموو دام و دەستگایەک و لە هەموو شوێنێکە کە ئینسان هەیە پیاوێکی ژنێکی شێلەوە هەموو ئەم ژنانە ئاڕزم بۆ تونند و تیژی لەوانەیە دڵنیام لە تەورەکانی ترا ئێوە باسی تونند و تیژی کۆمەڵایەتیتان کردووە ناسمە ئەو بوارەوە چکە بوارێکی زۆر فراوانە بەڵام هەر لە تونند و تیژی سیاسیە کە ئێمە لەسەر ئایدۆلۆژیا لەسەر فکر لەسەر سیاست لەسەر حزب ژنان ڕوبەڕووی تونند و تیژی جەستەیی ئەبنەوە هەڕەشیان لە ئەکرێ بۆ نمونە هەڕەشیان لە ئەکرێ لەوەی کە خۆیان کاندید بکەن ئەرفێندرێن بریندار ئەکرێن کە سوکاریان حتا هەڕەشی ئەویان لێ ئەکرێ کە سوکاریان لەسەر کار لار ئەبن کە سوکاریان بێڕستەکەن کە سوکاریان ئازار ئەدەن ئەمەش لایەنێکی سایکۆلۆژی تونند و تیژێ هەم بەرامبەر بە ئەو پیاوان بوو کە سوکاری هەم بەرامبەر بە سایکۆلۆژیای ژن تەمان ئەو مەبەستێتی سایکۆلۆژیای ژن بریندارکە مەبەستێتی تونند و تیژی بەرامبەر سایکۆلۆژیای ژن کە بۆی پاشگەز بێتەوە لە هەنگاوە سیاسی خۆی و هەروەها لە تونند و تیژی بەڕاستی ینی جەستەی و سێکسیش کە زۆر جار ئەو ژنانە لە هەر شوێنەکان لە خێزانەوە بیگرە لە دام دەستگا کۆمەڵایەتیەکان و بیگرە لە دەوائیرەوە بیگرە لە ناو حیزبێکی سیاسیا بیگرە لە ناو ڕێکخراوێکە بیگرە ژنان ڕۆبەڕووی ئەوانە ئەبنەوە ئەبێ ژنان وشیار بن کار بۆ ئەوە بکەن کە ژنان بە ماف و ئازادیەکانیان ئاشنا بکەن ژنان وشیار بن کە ژنان وا پەروەردە بکەن متمانیان بەخۆیانە بێ خۆیان بپارێزن لە کاتی ڕوبەڕووبوونەوەی هەر کەیسێکە هەر حاڵەتێکی تونند و تیژیا پەیوەندی بکەن دەنگی خۆیان بگەنین دنیا بەرزکەنەوە یعنی بێدەنگ نەبن و ژنانیش ئەم ڕێکخراوانە ببوورە ئەبێ حەق بم بەتەبین چکە زۆر گرنگە ئەمە ڕێک باسی تونند و تیژی سیاسیە ژنان لە هەر شوێنێکا ڕوبەڕووی تونند و تیژێک و تونند و تیژیانە ئەبنەوە دەنگی خۆیان بگەن شرم لەوە نەکەن کە بڵێن ئێمە بە عیببار نەبین چکە عیببار نابین ئەمانە داکۆچیکردنە کۆمەڵی ئێمە تا حدێکی زۆر وشیار بۆتەوە ماومانە بەڵام ئەبێ دەنگمان بگەینین لە هەر شوێنێک ئێمە ئەزانین هاوڵەکانمان هاوڕێکانمان ژنەکانی هاوڕێمان تووشی حاڵەتەگرە و حاڵەتانە بوونەوە ئێمە پشتیوانیان بین ئێمە دەنگیان بگەینین و داکۆچیان لێ بکەین کەیسی هەریکێکراوانە کەیسی هەمومان بێت کەوتنەکانەکە رادان بە یەک جملە پێم بڵێ لە کاتی ململانێ و کێبڕکێ سیاسەکانایەتی نیشتیمانی کوردستان ڕەچاوی پرەنسیپە نێودەوڵەتی و ڕێکەوتن نامەجیهانی و نێودەوڵەتیەکان ئەکات بەڵێ چکە کۆمەڵگاکە و شوێنەکە و هەڵقۆڵاوی جوگرافیاکە ینی فەرز لە سەیەکێتی دەکاتن کە ئەبێ ئەم ڕەچاو بکرێت
زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان دەستان خۆش بێ و لەشتان ساغ بێ کۆتاییمان بە بەرنامەی ئەم جارش هێنا هیوادارم زانیاری نوێ و هیوادارم کۆمەڵێک بابەتی نوێمان شەنوکە و کردبێ هەر بژین.